بینەرانی عزیز و خۆشەویستم کاتتان باش لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی ترا لە خزمەتتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە ناسیۆنالیزم کورد و سونەتەکانی لە ئێران. پێشەوەی پرسیارەکانم ماراستە بکەم، هاوڕێ ئیسماعیل ئەگەر دەنگی منە بیسی خۆشهاتی بۆ بەرنامەی خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ ئێوە کەم وەختان ئەرتیام ناقەراردا فەرموو لە خزمەتتان. زۆر سپاس بۆ تۆش. هەوڕێ ئیسماعیل وەکو دەزانی ناسیۆنالیستی کورد لە توولی عمری مبارزاتیە، ئەگەر ئیشتباه نەکەم 70-80 ساڵی ڕابردووە هەمیشە چاوەڕوانی هەرێک بووە بتوانێت لە تەوافق لەگەڵ حکوومەتی مرکزی یا حکوومەتی دەسەڵاتدار ئیمتیازاتێک وەربگرێ. بۆچی؟ مەسەلەن لەلایەکۆ خۆی بە ئۆپۆزیسیۆنی ڕژیم ئەزانێ و لە لایەکی تریشۆ هەمیشە خەریکی بەند و بەست و مزاکرە و ئیمتیاز وەرگرتنە و خەریک مزاکرەکردنە بۆی بتوانێت لە جێگایە بێتە ڕئیس پازگایەکی پێبن و دەستێکی بە قودرەت بگا و شەریک بێ لەو مەسەلەیە. ئەم تەناقوزاتە چۆنە لە نەزەر ناسیۆنالیزم و چۆنە تۆ چۆن یەبینی؟ بەڵێ هەروە کە ئیشارەتان پێکرد جنبشە ناسیۆنالیزم کورد یا بەئێستا کە لە واقع جنبشە سیاسی بورژوازی کوردە لە کوردستان ئێرانە و تواو هەموو غەم و تەلاشی وەسا کە بتوانێت لە قودرەت سیاسیە شەریک بێ بەشداری بکەنەوە ئەم جۆرە شتانە. جا وەختێکە لێرەوە چی ئەمە بەئێستا سونەتێکی ئەساسیە مەبنای بەئێستا فکری و بۆچوونێکی بەئێستا اجتماعی ئەوانە کە گەلێکیان بێ کە مەسەن کە ئیفای نەخشکەن تحت عنوان ئەوە کە بەئێستا مەسەلەی ملی وجودی است بەئێستا لەسەر مەسەلەی کورد وجودی است و ئەم جۆرە شتانە و ئەوانن بە عنوان سەردەمدارن قەزیە گەلێکیانە کە بەئێستا ئەم مەسەلە حەل بێت. منتها ئەوەی کە وەستا وەکو واقعیەتێک کە مەسەن سیستەم ملی وجودی است مشکلەی کورد كل مناطق غربي إيران يسبوا زي مثل العراق وسوريا وتركيا ومجرشتانا كدينا قداين الناس منت أقرب بعنوان يجم مش عزيم كتواشاكين لكل مناطق لكل منطقة حوالينا تواشاكين يجم مش بأساس سياسي برجوازي كل ده والتلاشكا كبتواني كمثلا بهالشيويكي ممكن له حاكمية سياسية بشتركا جاوتك لم جهتوا كمثلا أروع عند قضية شلتك أو جلانك بيصاو بشيء لبنك على حاكمية سياسية وشلت إثباتك أو بشيء مثلا تحت الحاكمية السياسية لاختلافات ما بين بيصاو برجوازي شرطة سريعة كرجال نداقو بنوع لحاشو بيصاقو بنوع أوبوزيسيون كوجودية بيصاو هم قامي وهم راهية كاتبهم جلشتانا وهذا كامي كان بيتكبر ممكن كلايك اللي بكنوا وياتو إشاريكي بكنوا هم جلشتانا وياتو أم حازلة بشي دستور مثلا كبإصلاة كنا دانيشن كان وأم هو تقانا وأم مجموعة وأم مسائل بخاطر في السنة الملينية بخاطر حل المسألة كلنية ولكن بخاطر كبتواني خويدا حاكمية سياسية بالشعب. أما السنة كي واقعية مباني فكري أوان تشكيل ذات ويا أجل تواشاكين زرف چندین ده که تو اشاره پیکر و بتابع مثلا مسئله جمهوری مهاباد و که دورانی که مثلا بنای جمهوری مهاباد و خازی محمد و امجوجه حضور که حاکمیت سیاسی اینه که مدرسه وقتات کن تو او تلاشی و که بتوانی تقدر مرکزیه بزدوبن که همیشه دو بابتو که این مفاهیم کی تاریخیه و بأصلا بعنوان جنبش سياسي برجوازي كلها بإصلاح بإعلام علنية كي بعنوان جمهوري مهاباد شغل يقول مع هذا منطقي مكريانوا تالو بدو كتواشاقي كمثلا لما سلي رصاص هذا الانقلاب من عفته كخميني يشتغل النفر بالشاتوابو كدان يشتو عبد الرحمن قاسمنو بعنوان بإصلاح نمايندي سياسي برجوازي كرد جمش ناس كرد كتشوك داعشين يقول يابكات وانا والدعوة كبإصلاح بين حاكمية الجامعة كردستان يعني جامعة كردستان بس بيلين بو ودوابته أمان حاكم من الجامعة كردستان ولم بابتوا يتلو كل قوانين ومجموع مسائل والسنة هاي كبإصلاح كجلاني بأنه حكومة الإسلامية
كخميني كبصار على دعمي كدو كثير تسرك شاكا تم إيجام بدي كن جامعة وجودي سلوسا مثلا بشرتك كمان حاكم من الدستور السياسية من وبإصلاح تحت عنوان كرد دوابتو خاك باشين شاو مردم كردا دوابت كبتوان كاريجر وزحمن كيش كل جامعة كردستان أمان بإصلاح استثماري كان بجيجي وكبصن كان خانداری برجوایی که بسیار بشتی لحاکم دیدم برجوازی ایران که بسیار بزوانیت قصاقات کنجلشتانه جا دم بابته وكوت كهون تقاضي أمان مثلا في شهر هاوردين تقاضي كرنيا بو مثلا أولية كمثلا بين برنامج كامل داميشن بيجي يكودو يسي تبقى أمدنا هذا كبأصلا تلاش كين بو أم مثلا كجامعي بو بسيج كان ك مسألة كل مشكلة كل بتو واقعي كم شنو بحث كمان مثلا بيصير كردستان إيران وإيران مثلا جمش ناسين كل جمهورية إسلامية لنا أو وقت الموضوع ساكن كنا غرب إيران ناس بين حلبيت هو أما كبنوعي كويس بايسو حتى مثلا لأول تلفي شوا كبيصير ناسيوناليزم عزمة طلب ناسيوناليزم بإصلاح قوم برست إيراني أريا برست فاشيستا كان كما قول معلومتي كحازنا بهيج شيء على الرغم هو كما صار جمش سياسي والناسيوناليزم كل كحركات كتداشي كبوك الحاكمية السياسية الشريكي كانوا جلستانا وتحت عنوانه كطلاب من الجامعة كما صار كمان المسألة كنت حبيته معنا بعد أول كود من جرياني كي عظم الطلب فاشيست إيراني كان سلام قضية بأنواع وصام تلفن قد متوصل بقى حتى أقم ماندترين بيصلا بس يجي إحساسات مردمك بس أقم ند وعكفتك كبيصا بينك أو قول شوي بنا جغرافيا إذا كما قول بنشان قل بش كذيين بيتكون جلستانا تحت عنوان بيصلا أمانة قل كان مامو وطن كردستان دك جل وشيء مامو وطن جياب كنوا دوای بێتەوە گەڵێکیانە استقلال دەست بدۆم جۆرەشتانە بەسیجەکەن و خوێنیان پاشانگەمە جامعی کوردستانە لەواقع ئەوانن مقەسن لەسەر قەزیە کەیدیان کردگا بەڵام وتمان کە ئەم ئەوزا حواڵیشتە کەچوون جمش بەژوانستان کورد کە گەلێکیە حزب سیاسیکە حزب دموکرات لە حاضرە وأحزاب إجرائيات تشكل مثلا أنواع أصلا من الحكومة ومجلسان يشكل بيصلين لكن مثلا واقع حزب السياسي أم جنبش كردياتي أو أسا حزب الديمقراط كردستان إيرانها وتواو تلاشي كفاك كلمة مش تاريخنا عود دوا كمثلا تواشاق زمان كمثلا خميني كانقلاب تحمل ينكر بانقلاب بنيوب إيران كقاسم له كمثلا لما تيجي في الجولة لما بدأ اللبيك يقول بإمام خميني بعد ما ظهر الانقلاب الرسمي ناسي شو مثلا جواز لو شات ولا باريسا كشو هنا نكر أو تشوف قوم لقوم كمثلا دوايك كمثلا خميني هذا مش يوم جلستانا بلام أوان قبوليات نكر ولا زمينها متفاوتة كتواشاكين بطول مدام خليك المذاكرة خلي تلاش بوزدو بند كردن حتى تحمل كردن جمهورية إسلامية كمثلا هيش كسر جامعة كردستان توشاك مثلا نوروز خوانينا پنجاون شخص ده كمثلا جمهورية إسلامية وأنواع أصلي كبسا جريانات مرتجع المكتب القرآني وبسا وابسته خميني حيث صدر اليوم جلستانك تحمل يعني بجامعة كردستان حزب الديمقراط هنصار أخوي تبرع كإطلاعية رسمي ده كيمنين كدهان في الكوجيا أو شهادة مثلا بشكي عميران كده بخون بلان وتوبلان أو ارتشت هذا التعمق والتعميد هذا الشدة وبعيثه كشهادة كبيرانك أما ناس كبيصا خوين يعني كشاو كمنين حتى بقله كمثلا الشرب الشوال وجه شاسنا كيف تبدأ ارتش بإصلاح يعني ك حبايتي يعني ك باديان شاسنا مستقل مخهم شهادة وقضية مننا بوكا أهم السنتين كود ما شون سنة الفكري وبس استنباط السياسي اجتماعي ككذي يعني كبيت بعيسى وكا ساجج زدوبان كذا في شهر هاوردن نجبو حل مسألة كد أو بعنوان جوبادي بدأ سوق نوا بلام بوكا في شهر بينن كبتوانين برجوازي إيران لحال هذا كجمهورية إسلامية هذا حاكمية السياسية كبس قناعتي ببقات إدارة جامعة كردستان بس بين بأمان وأمان بإصابة جيجي كفزكين شان
فەرماندار بن شارەدار بن ئوستاندار بن دوای بێتەوە کە حقوق و مردم چی بەسەر توێمان نەکەوتمان نهایەتەن شەریک لە حاکمیە سیاسیە بن کە ئستثمار جامعەی کوردستان ئەمان بیکەن ئەمە ئەو مەسەلەی جدی و ئەساسیەسە کە بەرها ئەمە سنەتێکی واقعیە کە ئەکردیە کە رابطە وەخت بێ کە قسە بکەین زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ ئیسماعیل هەمیشە ئەونەی تاقیبی سیاسەتەکانی ئەحزابی ناسیۆنالیستی کورد دەکرێ زۆر هەمسوویان لەگەڵ حکوومەتی مرکزی و حکوومەتی دەسەڵاتدار هەدا ئەو جێگای وا ئەگەڕێتەوە بۆ بەندوبەست و مزاکرە بە دزی خەڵکەوەمانە ئەوە دیارە مەخفیانام کاراکەن لە زۆر جێگاشە دراوەتە دەرەوە و پیان زانراوە و عەلەنی بووە بەڵام لایەتریشۆ زۆر بە ئاشکرا پەیامی تەسلیەت بە مناسبەتی ڕۆژی ئاشورا و نازانم مەرگی قاسم سولەیمانی ومانە پەیامەدەن و لەولاشۆ لە مقابلی قەتڵی ژنان کۆڵبەران شەلاقدان لە کرێکاران زیندان شکنجە تەوەسوتی ئەو حکوومەتە کە ئەوان لەلایەک و لەگەڵیان خەریکی بەندوبەست و لایەکی و پەیامی تەسلیەت بۆ ڕۆژە تاریخیەکانی ئیسلامی و مەذهبی پەیام ئەنێرن لە مقابل ئەم زەخت و زۆرا بۆ سەر ژنان و کۆڵبەران و کرێکاران زبانیان لاڵە پرسیارەکەی منەمەە ئایا خەڵک دەتوانن هیوا و ئومێدێکیان بە چنین جەریاناتێکی ڕاست و ناسیۆنالیزم ببێت قەتعان بە هیچ وەجهێ مردم جامعەی کوردستان وتابێت کاریگەر و زەحمەتکێشی و ئینسانهای ئازادیخواهێتەوە ژنان بە هیچ وەجهێ ناوێت هیچ ئومێدێکیان بە ئەم جەریاناتە بە ئەم ئێستا جنبش ناسیۆنالیزم کورد دانی چۆنە کە ئەو نکاتە کە تۆ باس ئەوان جنبش ناسیۆنالیزم کورد جنبش بەئێستا سیاسی بەرژوازی کورد جنبشێکی فر ئەقەمانە لەبەر اجتماعیەوە هەمیشە مدافع بێستا سنەتهای ئەقەماندەی اجتماعیە بێستا بۆرژوازی یا جنبشێکی مۆدرن سکولار ئیمڕۆژە بێت و ئەم جۆرەشتانە کە مەسەن خانەی جیای دین لە دەوڵەت بێت خوازیانی ئەوە بێت مەسەب لە ئامژپەوەی جیا بێت مەسەب ئەمن خصوصی بێت عەلەیهی بێستا چەند ژنەی بێت ئەوە دفاع لە تەک هەمسەری کات خوازیان حقوق و بەرابەری بێستا ژن و مناڵ و ئەم جۆرەشتانە بێت ومانە عەلەیهی ئیعدام بێت هیچ کام لەمانە خواست متاڵبەی نییە خواست متاڵبەی بێستا جنبش بەرژوازی ناسیۆنالیزم کورد نییە و هەر بۆیە کە هەمگام و هەمڵامیشی دە سنەتهای ئەقەماندەی اجتماعی مەسەبیە قومی مەسەبیە جوانی که وابسته به حساب مسائل قومی و کلپور و فلان فیساوی در جامعه کردستان وجودی است که نمونه‌گری برین و که مثلا قبلنا مثلا خوازیاری چنجنه بگن ام جورشتانه که مثلا وجودی است و لارتباطك به حساب مسائل مذهبی و ام جورشتانی شکل مثلا حزب دموکرات به عنوان حزبی سیاسی که نگاه مثلا برنامه دادی به قرآن دستیه اتوانه که مثلا این بید ممکنه کسی بحثونه به که مثلا حتما نشهین بید چه پیژن زد مذهب بید اتوانی زد مذهب نبید حزبی که مدرن سیاسی بید ایمروژه بید اجتماعی بید بیجه مذهب لدولت جیا بید مذهب امن خصوصی انسان کنه و بی برنامه با گشته زخت و زور و کشتن به اصلاح جنان قتل عامیانه کن به حقوقی من الله به حقوقی بجن تحبیانه کن مسئله کلبران باشه برام بوانه سکوت نکرد الان موضوع کرد خوازیاری او بک جامعه که جامعه بیجه من وکو حزبی که سیاسی وكو بشي لبرجوازي كرد برجوازي كرد خوازيان ممكن بيصلها جامعة جلاني كموجود بمسكولار وأجل حل المسألة كرد بيصلها جامعة كبيصلها شويك موجود وأمانة إلى بتوانه كنيا بوشة كمثلا لإثباتك مسألة بيصلها مسألة كوش قاسم سليمانية بيان بيصلها تسير ده يعني لإثباتك مسألة كبيصلها كشتار دست جامعة كديان نذكر معنا عشان نقوم معلومة كبيصلها كشتار دست جامعة كمان يكيا لو بابتون محكوم كا منتهى دستور قضية كمسا بحياة دا بيصاب حكومة جمهورية الإسلامية أو بيصا أو بشكل منو بجاك دوای بێتەوە و لە ڕۆژ تاسوعا یا لە بێستا زمینای متفاوت هەست کەم دوو سێ مۆردێک کە توی ئیشار بێت لە تاسوعا و عاشورا و ئەم جۆرەشتانە کە مەسەینێکی دەزانین چونە ئەمە هەمسووی کە لەبەر بێستا سیاسی اجتماعیەوە و بێستا لە یەک سنەتەوە لە یەک سنەتە متفاوتەوە کە دەرهاتکەن هیچ مشکلێکیان لە ارتباطە و مەسەلە نییە ئەوە تا حقوق و بەرابەری ژن و پیاک بەڕێوەبردنی ناسن
ئەو وەختە ئازادی خوازی بەدەستپێ نەناسن دوای تۆ خوازیاری جیایی مەسەب لە دەوڵەت نین لە ئامژپەوەرش نین مەسەب بە ئەمن خصوصی ناشناسوم جۆشتانە دواتە قۆقم ناوەکو ئینسان بەدەستپێتی ناناسین و بۆیە کە تێتە بەدەچە مەسەلانە کە ئەمەیش لە ئێدامەی هەمان سنەتە هەمان سنەتێک کە بە ئیسلاح کە شدەم حەڵکەکراکەن کە بەڵکو ئێ بۆژوازی حاکم لە ئێران ناکەنەوەی ساڵ 96 واشاکە کول ئێران شیویاوە یەکە لە دەیمان 96 ئەوە خەڵک مزاکرە بوون لە ئۆسلۆ بعدەنیش هەر سەرگروبانێک و هەر ڕئیس پاسکایك و هەر بەقڵ ماڵوتی مەسئول پایگایکی جمهوری ئیسلامی کاتکە کە مەسەینیان کردگا ئەمان بەستە چوو نەک بەپا دانیشن چۆن لە یەک سنەتە هەن و ئەو وتمان حرەکەت و فڵانی فیساد و شتێک کە بێسڵا ئەشن ئەم پەیامگەدا ئەدەنوەم جۆشتانە باشە و سنەتەکانی کەسبن اجتماعیەکان وەگەرێکیانە کە بەڵکو بژوازی حاکم لایکیان لێ بکاتەوە لایکیان لێ بکاتەوە جۆشتانە بیان کە بە کەیخوای دوای بێتەوە لە حاکمیت سیاسیە بەشتانیان بکاتەوە جۆشتانە متە خەیاڵیان خاوە دەچەن ئەم قەزیان ئیمکانی نییە بۆژوازی ئەوەی کە مەسەڵ ئیسی بەعنوان بێسە حاکمیت بەشێ لە بژوازی بابدەست ئیسلام سیاسیەوە حالە حاکمیەتە کە حکومت ئیسلامیانە و ئەو بەشەکەیەتی کە لە ئۆپۆزیسیۆنە کە مەسەڵی نکردیا گۆم جۆشتانە جنبش بێسا پڵۆغەل ڕاستە پڵۆغەل کە بێسان لە قاڵۆ سەڵتەنە تەلەبەکانە کە مەسەڵ توانی کاتون جۆشتانە بە هیچ وجه خازیری حەڵ مەسەلەی کورد نین بە هیچ وجه ئەمان ناکردنە بێسڵا کایەکردن و هەر تەقالەیە کە ئەمانەیەکردنەوە جۆشتانەی بێهودەت جانم رابطە جامعە چکردنەوە پرسیارە کە تۆ کردێت واقعیەتی وەسا ئەمان مەسەلەی بنی وجودی هەستم بنی وجودی هەست مەسەلەی کوردێکی وەسە مشکلاتی لە مەسەلا و بەژواریاتی خوێنی پاشان بە جامعی کوردستانە مردم کوردستان لە قبلاییچێ لە زمان حاکمیت حکومت ئیسلامیدان لە 28 مرداد 58ەوە تا ئیسە کاتکۆم جۆشتانە بێسا خوازیێرە بوو کە بێستا وەکو ئینسان جامعی بێسا بەرابەر مردمانی بابەت لەو جامعە بژین زندگیکەن دوایێتە حکومت جمهوری ئیسلامیدان هات خوێنی پاشان بەو جامعە وەمە بێسا تأمین کننده ئەو خواست و مەتاڵبەتەی بێستا حاکم کولی بژوازیرانە کە مەسەڵ من ئیجازە فەرمون ئەگەر لە 1401 کە بێستا خێشی انقلابی هات جریان ڕاست کە چۆن ئینێکیان تەشکیلدا کە ڕەزا پەهلەوی و ئیسماعیلیون و مەسیح عەلی نژاد و عەبدوڵای موحتەدی و ئەمانە کە بێسا کەینیان کرد عەبدوڵای موحتەدییان بردە پایان قەزیە کل بەشی عەزیم لەو هەیەتە لەوانەیە کە بێسا بەنوان بێسا بژوازی ڕاستی پرۆغەر دەستیان کە بێ ئاعتیازکردن ئەمە جودایی تەڵەبە ئەمە مەسا کەینێکی جا مردمە جامعی کوردستان ئەبێ تەسلیم خۆیان بگرن متۆهم نەبن ئەو وەختە ئەمانە خوازیاری هاوڕێزمای جملەکەتەوە کە فەرموو بە هیچ وجه خوازیاری حەڵی مەسەلەی کورد نین ئەو مشکلە حەل ناکەن خوازیاریەوەنە تەنیا کە بتوانن تحت عنوان بیکەن بە گۆپاڵی کۆیان بە حاکمیت سیاسی بگەن جامعی شیوەیا بێت و گوڵەمانە نەخواتمانە کڵاو نەچێت لە سەریانەوەمانە و هەر وەختی کە بۆیان کردێت ئەمانە وێسڵە بەدافە هەنەوە نابەرابەری وەقەمانێکی اجتماعی زۆر سپاس بۆ تۆزیحەکان تو بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا ئیسماعیلی وەیسی بینەرانی عزیز و خۆشەوی سەرۆک و هاوڕێ ئیسماعیلی وەیسی تەوزیحیدا دەدان گروهی ناسیۆنالیستی هەن کە دیارە ناوەکانیان جیاوازە بەڵام هەموویان لە یەک سنەتن و پایان لەو سنەتە دژی ئازادی و بەرابەری تەڵەبیایە و هیچ قەرابەت و نزیکیان لەگەڵ مەنافعی خەڵکی ڕەنجدیدە و بەژمەینەت نییە. زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا بەم جۆراتی نەکۆتاییەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو.